بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵەتانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێبووین و میوانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو تەوەر و بابەتانەی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جۆراوجۆرمان بۆ ئامادە کردوون و تەوەرێکی سەرەکیشمان بۆ ئامادە کردوون کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. بابەتی ئەمڕۆمان و تەوەری ئەمڕۆمان کە بابەتێکی گرنگە بۆ هەمومان باز لە کاریگەریەکانی وەرزی گەرما دەکەین لەسەر تەندروستی چاو. هەڵبەتە لەگەڵ ئەوەی کە پێدەنینە وەرزی هاوین و لەگەڵی کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە بە تایبەت پسپۆڕانی بواری پێست هەمیشە ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە پارێزگاری لە خۆیان بکەن کەمتر بچنە بەر تیشکی خۆر یاخود دژە خۆر بەکار بهێنن. ئەمە بۆ بابەتی پێست، بەڵام ئێمە ئەمڕۆ باز لە تەندروستی چاو باز لە چاو دەکەین، بزانین چۆن و بە چه شێوازێک بتوانین خۆمان بپارێزین و ئەو گرفتە تەندروستیانی کە بۆ چاو لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمادا و لەگەڵ ئەوەی کە پێدەنینە وەرزی هاوینە ئەو گرفتانە چین کە بۆ چاو دروست دەبن و چۆن خۆمان بپارێزین، چۆن چارەسەریش دەکرێت لە کاتێکدا ئەگە گرفتێک دروست بێت چۆن چارەسەر دەکرێت و لە هەمان کاتدا ئەوەی کە گرنگە چاویلکەی هەتاوی تا چەند دەتوانێت چاو بپارێزێت لەو گرفتانەی کە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمادا دووچاری دەبین. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر پێشڕە و ئومێد کە بە ڕێزی ئەمسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕەی چاون. دکتۆر پێشڕە و سڵاو لێبێ بەخێراتی. زۆر سپاس بۆ میوانداریە بەیانی ئێوە و بەیانی هاوڵاتیانی کوردستان باش. بەخێر بێت سەرچاو. دکتۆر ئەگەر ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەین، کاریگەریەکانی وەرزی گەرما چییە لە سەرچاو یاخود ئەو گرفتانە چین کە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە یاخود کە پێدەرینە وەرزی هاوینەوە زیاتر دووچاری چاو دەبن چین گرفتەکە چین ئەگەر پێمان بڵێیت؟ وەک دەزانین چاو یەکێکە لە گرنگترین و هەستیارترین و ناسکترین ئەندامەکانی لەشی جەستەی مرۆڤ. پێویستە پارێزگاری لێ بکەین بە تایبەتی وەک دەزانین هاوینی کوردستانی خۆشەویست گەرمە تا بڕۆین پلەی گەرما بەرز دەبێتەوە. بۆ ئەمە ئێمە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین بۆ ئەم ساڵ دکتۆر کە پلەی گەرما زیاتر بەرز دەبێتەوە. بەڵێ ئەم ساڵ بە بۆنەی وشکە ساڵی ئەوانەیە لەوانەیە پێشبینی ئەوەی دەکرێت پلەی گەرما زیاتر بەرز بێتەوە. ئەو پارێزگاریانە کە پێویستە بیکەین بۆ چاوەکان بۆی بە دوور بن لە زیانەکانی تشکی خۆر، چونکە بیرمان نەچێ تشکی خۆر هەندێک مادەی تێدا هەیە کە زیان بە پێست و بە چاو دەگەیەنێت. ئەو مادەیەکی تێدایە کە پێڵێن تیشکی سەر و وەنەوشەیی، ئەم مادەیە زیان بە پێست و بە چاو دەگەیەنێت. وەک دەزانین چاو هەندێک بەشی تێدایە کە بەرگری لە چاو دەکات، بۆ نمونە وەک برۆکان. ئەم برۆیانە کە خۆی گەورە پێداوین ناهێڵێ ئارەق و ئارەقکردنەوە بڕاتە ناو چاوەکان، بۆ نمونە برژان و پێڵووی چاو کەوای لێ دەکات لە تەنی دەرەکی ئەگەر شتێک بەرەوڕووی چاومان بێتەوە پێڵوەکان داخرێت و ناڵێ بگاتە ناو چاوەکان. بۆ نمونە ڕەشێنەی چاو کە ئەگەر هاتوو تیشکی ڕووناکیەکە زۆر بەهێز بێت ئەم ڕەشێنەیە بچووک دەبێتەوە بۆ ئەوەی کەمترین ڕووناکی کەمترین تیشکی زیان بەخش کە لە تیشکی خۆرەوە هەیە یا لە هەر مادەیەکی ترەوە هەیە بگاتە سەر تۆڕەی چاوەکان. ئەمانە هەندێک میکانیزمی بەرگرین کە لە ناو چاوەکاندا پێمانراوە بیریشمان نەچێ فرمێسک کە دەبینی شتێک دەکەوێتە ناو چاوەکانەوانێ فرمێسک دەرەدرێ وەک میکانیزمێکی بەرگری بۆ ئەوی بیکاتە دەرەوەی چاوەکان. بەڵام تیشکی خۆر بۆ ئەوی زیان بە چاوەکانمان نەگەیەنێ کە تیشکی سەرووەنەوشەیە پێویستە چاویلکەی هەتایی بەکار بهێنین بە لەو چاویلکانەی کە ئۆریجناڵن مارکەن براندن، لەبەرەوەی ئەگەر بێت و ئەو چاویلکانە بەکار نەهێنرێ چاویلکەی احتیادی ئەوانەی کە خەڵک باوەڵێ هەرزانێک دەکڕم لەسەر عەرەبانەیەک لەوانەیە ئەو مادەی کە تایەتی ئەو تیشکە زیان بەخشەی کە لە تیشکی خۆرەوە دەردەچێت نەیگێڕێتەوە، بەمە ژەوانەیە زیانی زۆرتر بە چاوەکە بگات. لەبەرچی لەبەرەوەی کە تۆ چاویلکەیەکی هەتاوی دەکڕیت ئەگەر بێت و ئۆریجنەڵ نەبێت چاوەکە تاریکتر دەکات کە وەکووتمان تاریکی کرد ڕەشێنەی چاو گەورەتر دەبێت کە گەورەتر بوو زۆرترین تیشکی زیان بەخشت ئەڕواتە ناو ئەگاتە سەر تۆڕەی چاو زیانی پێدەگەێنێت. بەڵام ئەمە
کەم دەبێتەوە وەکەمترین زیان دەگەێنێت ئەگەر بێت و چاویلکەی هەتاویەکە ئەسڵی بێت مادەی فۆتۆی UV 400 تێدا بێ کە زۆربەی زۆری تیشکە زیان بەخشەکان کە لە تیشکی خۆرەوە دەردەچن دەگێڕێتەوە ناڵێ زیان بە تۆڕی چاو و ناوچاویلکانش دکتۆر کاڵێ ئۆرجیناڵ نین لەوە باشترە کە ئەگەر هەر نەکرێت دروستە ئەوەش هەیە یاخێر بە پێچوانەوە وەک باس خراپترە بێ بەڵێ ئەسڵەن ئەگەر تۆ بێت و چاویلکەیەک بکری بۆ نمونە چاویلکەیەکی هەتاویە مادەی فۆتۆی UV 400 تێدا نەبێت چاویلکەیەکی هەرزانە بڵین باوە ئەیکەیتە چاو بە حسابی خۆت لەبەرەوەی ڕەشە بەس تاریکترە ئەمە زیانی زۆرترە بەکارهێنانی باشترە وەک لە بەکارهێنانی لەبەرەوەی وەک باسمان کرد بیلبیلەی چاو ڕەشێنەی چاو کە تاریک دەبێت چاوەکە خۆی گەورە دەبێت کە چاوەکە گەورە بوو تۆ تیشکی زیان بەخش لە تیشکی خۆرەوە دەردەچێت تیشکی سەروەنەوشەیی کە چاوەکە گەورەتر بێت بکرێتەوانێ زۆرترین مادەی زیان بەخش ئەگاتە سەر تۆڕەی چاو زیانەکەی زۆرترە لەبەرەوە بەکارنهێنانی چاویلکە عادیەکان فەیکەکان باشترە بەکاری نێنی وەک لەوەی بەکاری بێنی تو زەرەر پێ بگەێنێت. دکتۆر گرنگی بەکارهێنانی چاویلکەمانزانی ئێستا گەر باز لە گرفتەکان بکەن ئەو گرفتانەی کە هاوڵاتیان لەگەڵ بەرزبوونی پلەی گەرما یاخود لە وەرزی گەرما تووشێ بن گرفتەکان چین کە تووشی چاوە بن. بەڵێ بە زۆری وەک دەزانین وەکووتمان کە تۆ کاتێک کە تیشکی خۆر لە چاوەکان دەدا تیشکی سەروەنەوشەیی تێدایە کە زیان بە چاو و تۆڕی چاو دەگەێنێ و ئێمە بیرمان نەچێت چاو پێک هاتووە لە پێست پێڵووی چاو پێستی پێستە ئەم پێستە لەگەڵ ئەوەی کە تیشکی خۆر لی دەدا دەبینی چرج دەبێت لۆج دەبێت وار دەردەکەوێت کە بەتەمەندتر بیت لە ینی خۆت لەبەر ئەوە هۆکارێکی ترە بە تایبەتی لە کوردستانی ئێمەیە دەبینی لاچاویان چرج بووە تیشکی خۆر زۆر لی داونیا ئەو کەسانی زۆر لە بەردەم تیشکی خۆردا دەبێنەوە و هۆکارێکی تریان دەبینی وشک بوونەوەی چاوە ئەو کەسانی کە تیشکی خۆر زۆر لیان دەدا چاویان وشکە دایم هەست بە ماندوێتیەکەن هەستەکەنان دکتۆر هەستەکەین دایم چاومان زبرە هەزمانە ڕەحەتی چاوەکانمان دەکەین و کێشەیەکی تر ئەوەیە کە گۆشتی زایە لەسەر چاوەکان دروست دەبێت ئەگەر بێت و تیشکی خۆر زۆر لی بدات گۆشتی زایە دەبینی بە ماوەی چەندێک دروستە بێ دکتۆر کاتی زۆر ئەوێ بە پێی تێپەڕبوونی تەمەەن ئەمە دروستە بێ یاخود لە ماوەیەکی کەمە ئەگەر بۆ نمونە لە ماوەی 1-2 هەفتەیە زۆر لە بەرخۆر بێت لە ماوەی ئەو 1-2 هەفتەیە دروستە بێت. بڵێ تیشکی خۆر ئەو زیانانەی هەیە بەڵام بۆ ماوەکەی فەرق دەکات هەیە بۆ نمونە جۆری لەوانەیە پێکهاتی بۆ ماوەیەتی ئەو جیناتی ئەو زەلامە بیگۆڕێ هەیە ئیشەکەشی تۆزێک لە بەردەم تیشکی خۆرەیە دەبینی گۆشتی زایە لە ناو چاوەکانیدا دروست بووە بە تایبەتی لەو کەسانی کە کرێکاری دەکەن ئێمە دایان بینین لەبەرەوە ئامۆژگاریان دەکەین کە کڵاو بەکار بهێنن یا مارکەی ئۆریجنەڵی عینەکی چاویلکەی دژەهەتاو بەکار بهێنن بۆیە بە دوور بن لە گۆشتی زیادە وەک دەبینی خەڵک لە وڵاتی ئێمە دێت لە ئێستادا کە وەزعی خەڵک باشتر بووە ئیمان بە جوانکاری دەداڵێت دکتۆر ئەوە لەسەر چاوم دروست بووە شێوەیەکی ناشرینە کە من کاتێک کەم ئەخەوم یا هیلاگە بم یا تیشکی خۆر لێمەیە یا تۆز ئیلتیها بەکات سوورە بێتەوە خەڵک ینی بە شتێکی جوانی نبینێ دێ بۆ لای ئێمەش پێڵین یەکەمین شت کە بیکەی خۆپارێزیە دایم بە نەخۆشەکان دەڵین خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن خۆپارێزیەکە بە بەکارهێنانی کڵاو زوو چاوی فێنک کاتەوە بە ئاو بۆیە وشک نەبێتەوە و ئەگەر بێت و عینەکی چاویلکەی دژەهەتاو بەکار بهێنێت و ئەگەر بێت و قەترەی دەستکرد زوو بیکاتە ناو چاوی بۆیە بە دوور بێ لەوانە قەترەی دەستکردە هەموو کەسێکە توانێت بەکاری بێنێ دکتۆر. بڵێ ئەوش دوو جۆری هەیە دانێکیان هەیە پریزەرڤەتە فری کە بڵین هەموو کەس ئەتوانێت چۆن بەکاری بێنی و هیچ کێشەیەکە بۆ دروست ناکە جۆرێکی تریان هەیە ئەو مادەی تێدانە بەڵام هەر باشترە بەکار بهێنێ ینی ئێمە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین کە ئەگەر بێت و لە بەردەم تیشکی خۆرا ئیش دەکەن یا حتا ئەوانەی لەسەر کۆمپیوتەر زۆر دەمێننەوە بۆیە ئیسراحەتێ بە چاویان بدەن بۆیە چاویان وشک نەبێتەوە ئەو قەترەی دەستکردە فرمێستی دەستکرد بەکار بهێنن بۆیە بە دوور بن لەوانە و هۆکارێکی تر کە تیشکی خۆر بینیومانە لێکۆڵینەوە کراوە دروستی دەکات دەبینی ئەو کەسانەی کە زیاتر لە بەردەم تیشکی خۆرن یا لە دەرەوە ئیش دەکەن کرێکارەکان دەبینیت ئاویسپی لە ناو چاویانە دروست دەبێت ڕاستە ئاویسپی زۆربەی جار بەهۆی تەمەنەوە دروست دەبێت یا هۆکاری تر هەیە بۆ دروستبوونی ئاویسپی وەک زەبری دەرەکی یاخود بەکارهێنانی مادەی ئەو مادانەی کە ستیرۆیدیان تێدایە یاخود
ئەو کەسانە هەندێک کەسێ عیلەویان زووتر ئاوی سپیان دێت هەندێک کەسێ مناڵیش ئاوی سپی بۆ دروست بووە بەڵام لێکۆڵینەوە کراوە ئەو کەسانەی کە چاویلکەی هەتاوی بەکار ناهێنن دەبینی زووتر تووشی گرفتی ئاوی سپی دەبن هۆکارێکی تر کە لەوانەیە زیان بگەێنێت دەبینی خوا بە دووریکە لە هەموو لایەک شێرپەنجەی پێستە لە دەوری چاوە لە دەوری پێڵوەکان ئەو کەسانەی کە تشکێکی خۆری زۆر لیان دەدا دەبینیت تووشی لەوانەیە شێرپەنجەی پێڵووی چاوەکان ببن ئەمەش هۆکارێکی ترە کە زیان نەکان دەتوانرێ بگەڕێنرێتەوە بە بەکارهێنانی چاویلکەی هەتاوی و ئێمە دائیم پێیان دەڵین باشترە ئەگەر چاویلکەی هەتاوی بەکارهێنا هەموو چاوەکە داپۆشێت و ڕەنەکەی تێر بێت باشترە مادەی فۆتۆی UV 400 تیاوێ هەستیاری شەیەکێکە لەوانەیە کە بەهۆی بەرزبوونی پلەی گەرماوە هاوڵاتیان زیاتر دووچاری ئەوە ئەبن لە چاوە بەڵێ خۆی هەستیاری دەتوانین بڵین دوو جۆر هەستیاری هەیە دانێک هەیە دائیمیە دانێکی تر هەیە وەرزیە پەیوەندی بە وەرزێکی دیاریکراوە هەیە دەبینی لە وەرزی بەهاردا یاخود لە وەرزی هاویندا هەستیاری زۆرتر دەبێت نەخۆشەکە وەرزەدا دووبارە دەبێتەوە ساڵانە بەڵێ نەخۆشەکە هەست دەکات دەڵێت دکتۆر بۆ نمونە لە وەرزی بەهاردا یا لە وەرزێکی هاویندا دەبینی چاوم سوورە بێتەوە ئاوسێت ئاو دەردەدات دەبینی هەندێک لە نەخۆشەکان هەناسەیان تونگە بێت ئەڵێ ئاو بە لوتمۆ ناوەستێت ئەمانە نیشانەکانی هەستیارین کە جاری وا هەیە ئەتوانێت کەم بکرێتەوە بە نەچوونە دەرەوەیان ئەو کاتانەی کە بۆ نمونە پۆلین زۆرە لە هەوایە ئەمان نەڕۆنن دەرەوە بۆ بە بەکارهێنانی چاویلکەی هەتاوی هەم باشتر دەبێت هەستارەکان کەم دەبێتەوە باشە دکتۆر لە ئێستادا کە بڵێ بۆ بەیانی جژنە و ئەم ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بێگومان خانمان زۆر گرنگیان بە ماڵ و پاکردنەوەیەوە پاکردنەوە یاخود مادە پاکەرەوەکان کە خانمان زیاتر بەکارهێنن یا بڵێ مادێکی کیمیایی زۆری تایە ئەوە چه کاریگەریەکی هەیە بۆ سەرچاو بەڵێ خۆی لە وڵاتی ئێمەدا هەرکە جژن نیە ژنانی دەست دەکەن بە پاکردنەوەی ماڵەکانیان و دەبینی بە بۆنەی ئەوانێ فاست معجیزە ئەمانە زۆر بەکارهێنن وە جاری وا هەیە کە بەکاری هێنێ جاری وایە نەخۆشە گوتێتی دامنەوە لەسەر مێزەکە شڵپێک یا دڵۆپێک کەوتۆتە ناو چاوەکانمەوە بەرز بۆتەوە لەو حاڵەتانەدا ئێمە ئامۆژگاریان دەکەین کە یەکسەر چاویان بە ئاوێکی زۆر ئاوێکی لە خوڕنا بە هێواشی بەلوعەیەک بکرێتەوە باشترە بیخاتە سەر چاوەکەی و لەلاوە ئاوەکە بێتە خوارە و لەسەری بڕوە ئەمە باشترە وەک لەوەی کە بڕوات چای بخاتە ناو پیاڵەیەک ئاوە یا دەفرێکەوە ئاو بکاتەوە بە هێواشی لەسەر چاوەکە ئەگەر هاتوو ئەو مادەی کەوتو بە ناو چاوەکەەوە زۆر بوو هەز بە برژانەوە و سووتانەوەی چاوەکانەکە لەوانەیە بینینی لێڵ بکە لەوانەیە خوانە خواستە زەرەر بە گلێنەی چاو بگەێنێ چونکە گلێنە یەکێکە لەو ئەندامانی کە بەرپرسە لە چاودا بەرامبەر بە بینین لەوامە لە دەرەوەیە ئەمە ئازاری بۆ دروست دەکات بۆ نەخۆشەکە دەبینی ئەو نەخۆشە ئێمە وەکوتم باشترین حاڵەتەوەی یەکسەر چاوی بشوە بە ئاوێکی ئەمە دکتۆر بۆ هەموو تەنێکی نامۆگە بچێتە چاوانێ هەر هەمان ڕێگە دروستە بۆی کە ڕزگاری بێ لێ یاخود پاکی کاتەوانێ یاخود تەنهاوەیە بۆ ئەو قەترەی کە باست کرد ئەمە فەرق دەکات کە ئەڵین تەنی نامۆ فەرقی هەیە تۆ لێرە پرسیارەکەدەوە بوو بۆ خانمان کە مادەیەکی شل وەکو فاست معجیزە ئەم شتانە بکەوێتە ناو چاویان ئەو کاتێمە ئامۆژگاریان نەکەین کە چاوەکە بشۆن و ئەگەر بێت و هەتاوەکو دەگاتە لای پزیشک ئاوی پێ بێت چاوەکەی پێ بشوات باشترە بۆ یەکەمتریا بۆ نمونە چیمەنتۆ کەوتۆتە چاوی کرێکارێکەوە لەم حاڵتەیە شۆردنی بە ئاوێکی یانی لەسەر خۆ بەڵام زۆری ئاو لێبدا بۆی ئەو مادەی بێتە دەرەوە کەمترین زیان بێڵێتەوە ئێمە لەو حاڵتانەیە بە نەخۆشەکە ناڵین چاوت داخە و چاوت بگرێت پێڵین چاو دەبێت ئاوی لێ بدەی بۆی ئەو مادە زیان بەخشی لە چاوتای بێتە دەرەوە بەڵام تەنی نامەوە بۆ نمونە یەکێک کرێکاری دەکایە بزمارێک داکتێ یا ئەوانەی ئاسنگەری و تۆڕنەوە ئەمانە دەکەن ئیشەکەن پارچەیەکی ئاسنی بچووک دەکەوێتە ناو چاویانەوە ئازاریان دەدا لەم حاڵەتەیە ئێمە ئامۆژگاریانەکەین کە دەستکاری نەکەن چونکە هەر کاتێک هەموو خوراندنێکی چاو کە دەیەوێت تەنە نامۆکە دەرکات زیاتر ئەیباتە دواوە لەو حاڵەتەیە زیاتر زەرەر بە گلێنەی خۆی دەگەێنێت و ئێمە نەخۆشمان بینیوە تەنەکەی بردوۆتە قوڵاییەوانێ ینی ئەوەی دەستکاری کردووە بردوێتێک گلێنەکەەوە لەبەرەوە ئێمە چارەسەر چێ بێ لەو حاڵتەدا حاڵەتێکی وا بوو لەو حاڵتەیە تەنی نامۆ کە دێتە لای ئێمە پێویستە بە زووترین کات ئەتەوانەوە ئاوی
پێنا ناکات چونکە بە ئەو نایەتە دەرەوە لە بەرەوەی شلەمەنینیە تەنی نامۆیە و ئاسنە لەو حاڵتەیە چاوی بۆ نمونە ئەڵین دەستکاری مەکە چاوت دەستڕێکی بخەرە سەر تا ئەگەیتە شوێنی دکتۆرەکە بەس دەستکاری مەکە مەی بە بەقوڵایە تاوەکو دکتۆرەکە پزیشکی پسپۆری چاو بە هەر شتێک پێویست بکات لەسەر جیهازی تایبەت بە دەرهێنانەوەی تەنی نامۆ سەلیدلام بۆی دەردەکەینەوانێ و ئامۆژگاری دەکەین بە تایبەتی لە نەخۆشەکاندا ئەوانەی کە تەنی نامۆ ئەکەوێتە ناو چاویانەوە زۆربەی لە نەخۆشەکان دەبینی ئازاری هەیە دەڕوا قەتری ئازار بەکارێنێ ئازارەکەی ڕاستە دەشکێنێت بەڵام تەنە نامۆکەی هەرتیایە ئەو تەنە نامۆی لەوانەیە ژەن دروستکە لە گلێنەکەدا لەوانەیە زەرەری زیاتری پێ بگەێنێ و هەندێک لە خاوەن ئیشەکان نادێنە لای دکتۆر هەتا دوو-سێ ڕۆژ هەتا چاو هەبوو بە تەواوەتی خراپ بووە یا دەڕۆن قەترەیەک بەکار دێنن کە نایڵێ بە تەواوەتی ئەو گلێنەیە چاک بێتەوانێ لەبەرەوەی ئەو هەندێک مادی تێدا نایڵێت گلێنەکە بە تەواوەتی چاک بێتەوە ئەبێتە تانە لەسەری لەبەرەوە ئامۆژگاری ئەو نەخۆشانە دەکەین بە زووترین کات بگەنە لای پزیشکی پسپۆری چاو بۆی پشکنینیان بۆ بکرێت و لێرەشدا بیرمان نەچێت ئەو نەخۆشانەی کە بۆ نمونە کرێکار یا هەر کەسێک بەکارهێنانی چاویلکە زۆر مهمە چونکە ئەگەر چاویلکەکە لە چاویا بێ ڕاستە لەوانەیە هەتاوی نەبێ چاویلکەیەکی ڕوونە ئەو کاتە بەر چاویلکەکە دەکرێت ڕێنماییەک بە ئێمەش بە بینەرانیش بڵێتوانێت کە ئێمە چی بکەن بۆی کە خۆمان بپارێزین لەو گرفتانەی چاو کە لە وەرزی هاویدا لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمایە دروستە بێت کۆکو کۆتایی پێویست دەکات کڵاو ئەگە کرا شەپقە بەکار بهێنێت پێویست دەکات چاویلکەی ئۆریجنەڵ مارکە ئەو چاویلکانەی فۆتۆی یوڤی 400 تێدا بەکار بهێنێت و بۆی بە دووربی لەو شکبوونەوەی چاو قەترەی باکەرەوە فرمێسکی دەستکرد بەکار بهێنێت و خۆت بە دوور بگرە لە هەر شتێک کە ناڕەحەتی و هەستیاری بۆ چاوەکان دروست دەکات. دەستەکانە خۆش بێ دکتۆر زۆر سپاسمان دومان کردی سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆر پێشڕۆ و ئومێد کابڕێزیان سپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕی چاوم سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. دێوانە مەجید کە یەکێک بوو لە شوانەکانی ناوچەی پێنجێن لە کۆتایی ساڵەکانی هەفتاکانەوەتە لە 1970 و 1970 بە دواوە شوان بۆ لەبێ بەڵام لەلایەن ڕژێمی بەعسی فاشستەوە کوژراوە بە تۆمەتی ئەوەی کە پێشمەرگەی لەو ناوچەیەدا شاردۆتەوە. لە 19 حوتی ساڵی 1970 واتە 41 ساڵ لەمەوبەر دانیشتوان یاخود هاوڵاتیانی ناوچەی پێنجوێن ڕاپەڕین لە بەرامبەر کوژران یاخود لە بەرامبەر ئەو تاوانەی بەرامبەر بە دێوانە مەجید ئەنجام درا. هاوکارمان عەبدوڵڵا غەریب لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین با بێکەوە بینەری بین. ڕۆژی 19 حەوت پێنجوێنەکان کۆپیشاندانێکیان ساز کرد کۆپیشاندانێ کە بووە جێی سەرنجی هەموو لایەک بە شاهیدی دۆست و دشمن. ئەو ڕۆژە دێوانە مەجی شەهید کرابوو. دێوانە مەجی شوانێکی بێتاوانی بەدبەخت لە عایلەیەکی هەژار ئیشەکەی ئەوە بوو کە لە پێنجوێنە شوانی ئاژەڵەکانی دەوروبەر بوو. چەند پێشمەرگەیەک هاتبوون یەکێ لەوانە شەهید عەبدوڵڵا گۆج بوو کە هاتبوون نزیک بووبوونەوە لە هێزی عەسکەری و ئەمان لیان هاتبوونە دەست و توانیان زاڵتێ کوژن و چەند کەسێکیش بریندارکەن. حکوومەتی بەعەز زۆر حەزیە کرد کە بەهانەیەکی دەستکەوێ بۆ ئەوەی پێنجوێنیەکان سەرکوت کات وەکو هەموو خەڵکی کوردستان. هەر بۆ ئەمە دێوانە مەجیان شەهید کرد و دواتر لاشەکەیان تێکدا بوو. خەڵکی پێنجوێنم دەمێ بوو پڕ بوون. پێشتر مزاهرە کرابوو دژی ئەوەی کە خوێندن کرابوو بە عەرەبی بەشێکی قوتابخانەی عەرەبی کرابووەوە. ڕێخستنەکانی پێنجوێن یەکێتیەکان جەربەزەکانی کۆمەڵە زۆر بە پڕی زۆر بە جوانی توانی بوویان شانەبەندی بکەن لە ناو ڕێخستنەکانە
ڕێخستنێکی تونند و تۆڵ دروست بکەن و کە دەوری زۆر نایابیان هەبوو بە دەر لە یەکێتیەکان گروپێکی چەپیش لە پێنجێ نابوو کە وەکو کاک محەممەی عارف دارەبەنی کاک جەمالی ڕەشەهەلات دکتۆر عوسمان کاک عەلی حاجی حەمە فەرەج ئەوانەش بۆ خۆی دەورێکی ئەساسیان هەبوو نابێت دەوری هیچ کەسێک ون بێت وەژنان دەورێکی باشیان هەبوو دادڕەحمان ڕەحمی حاجی حسێن دایکی خاڵە باقی و خاڵە عومەر گەلاوێش خان خێزانی کاک محەممە ئەمانە خەڵکێ بوون لەو ژنانەی کە دەوری نایابیان بینی لەو ڕۆژە لەو کاتا من دەورم ئەوە من نهاتمە ناو مزاهرەکە و بەڕاستی ئەو ڕۆژەی کە مزاهرەکە کرا بۆ ئێوارم هەموو هاتەوە وتی خانم پێویستمان بە ئافرەتێکە دەنگی خۆی تەسجیلکە بەوانەی کە ئەمانەوێت ئەتوانی بۆمان بکەی منشتم بەڵێ ئەتوانە دەنگی من تەسجیل کرا ئەو کاتە بیبن لەسەر کەبەری مزگەوت داینن ئاگاداریەک بۆ دانیشتی شاری پێنجە کە مان بگرن تا سێ ڕۆژ دوکان و بازار نەکەنەوە گەنج و زۆر گیرا بوو لەو کاتە دوای مزاهرەکە هەتا گەنجەکان بەرێ ماڵی خۆمان تەجیلمان کرد هەموو تەجیلەکە و کەسێتەکە هێنا تەجیل بکەین بەس ڕەفی قوشتی تریشی لەگەڵ بۆ پێشرا هاتن و دانیشتن و قسەیانە کرد و باسی سیاست و باسی تەنزیماتی ناو شاریانە کرد بەس ئەو شەوە من کاو قسانم تەجیل کرد هەرمم هەمووی باشە بەڵێ کاریگەری زۆر بوو لەسەر دانیشتی شاری پێنجە ئەو سێ ڕۆژە خەڵکمانی گردان نچوونە بازارەوە خەڵک بەردەوام بوو ئافرەتیش بەجاری کرهی مزارەکە بەس من نەچوو گەلاش خان و نازان بەخوا چەند ژنێکی تریش بچوو بەس من هەرەونا دەنگەکەم تەجیل کرد دانیشتوانی شاری پێنجوانی خۆشەویست بۆ ماوەی سێ ڕۆژ مان بگرن دوکان و بازار مەکەنەوە هەتا ئەو گەنجانێکە گیراون بەریانێن وەڵا خەڵکی پێنجۆن خۆی کە ئێمە لێرەوە چینە خوارەوە بە جەنازەکە بڵین لێرەوە لەبەر ئەم مزگەوتی حەجی وڵاو بە چوینە خوارەوە ئیتر خەڵکی پێنجۆن عادەت وا بوو هەر جەنازەیەک باتە خوارەوە خەڵک خۆی شوێنیەکەوت بۆ سەر قەبران وەکۆی کە خێرێکی دەستکەوێت ئیتر خەڵکەکە هەموو شوێنمان کەوتن ئێمە بردمان بۆ سەر قەبران لەسەر قەبرانیش لەوێ خەریکی ناشتر من قایمقام هات وەکو بۆم باسکردی کە قایمقام هات ئیتر قایمقام پێی ناخۆش بوو بەڕاستی ئەویش بەسەوە نەیدوتی ئێوە هەچێگەکەن لەیسە بە دوا کۆتایی پێبێنن شتی غەڵەت مەکەن شتێککە زەرری بۆ حکوومەت بێ ئەمجا قسە بە سەیدە ڕئیس مەڵێن ئێمەش دوای ئەوە هاتینی تر بەردەوام بین لە مزاهرە و ڕێپێوانەکە هاتینە تا هاتینە بەر لای مزگەوتی حاجی ڕەسوول لەوێ قەرارمانە خۆ پیشاندان بکەین و ڕێپێوان لەگەڵیا وەڵا بە ئەو کاتە من بەنیسبەت ڕێخستن و پەیوەندیم هەبوو لەگەڵ کاک فاروقی مامە ڕەچالە وە لەگەڵ هەمێ حاجی قار ئەوان پۆلیس بوون ئەوان پۆلیس بوون لە دایرەکەی ئێمە من لە دایری پۆست و تەلەگراف بووم دایرەی بەدیدیان پێوت ئیتر لەوێ ئەوان کە هاتن وتیان چاک وایە کە بەردەوام بین لە مزاهرەکە ئیتر بەڕێی هەرسێکمان و برادەرانی تریش کە بەنهێنی منەم ناسین بڵێن پرسیارێکم پێگرتن بڕیارەکەمانە لەوێ ئیتر هاتین بازار نەمانێش خەڵک دوکان کاتەوە هەتا بۆ ماوەی سێ ڕۆژ تا کۆتایی وەساکە هات هەرچە من لە ڕۆژی دووەمی شەڕام کرد بۆ دەرەوە چون کامری بلقەبزم دەرچوو ئیتر خەڵکێکی زۆر گیرا لەو کاتە هەمویان بردنە معسکەری بووبانە ڕژێمی بەعز دەستی کرد بەسەر عیلەی پێشمەگەکان ئەو پێشمەگانی کە شەوە بەشدار بن لەو شەڕا ماڵی بەڕێز کاک بەکری حاجی سەفەر ماڵی کاک جەمالی حمێ خواکەرم کە عوسمانی برای گیرا کاک عوسمان لە سژنا شەیدیان کرد ماڵی فەریدون ئەحمەد ساڵە ماڵی جەمال جەلال ماڵی ڕەشە چالە ماڵی ئەحمەی حاجی ئەمین ماڵی شەید کەمال گیرا ماڵی خولە کوردە گیرا ماڵی شەید مستەفای سعید زۆراب گیرا ماڵی جەمالی قالی خەلیفە ماڵی جەباری حاجی عوسمان ئەمانە ئەو عیلانە بوون عیلەکان بەرەو ئەمنی سلێمانی و تەسفیراتی سلێمانی بردنیان بۆ ماوەی دەمانگ بۆ 11 مانگ سجن بوون ئەوانە هەموو کەسوکاری ئەو پێشمەگانە بوون کە ئەو شەوە لەو شەڕا بەشدار بوون لە ناو پێنجێنە پاش فترەی دەمانگ 11 مانگ ئازادیان کردن
پرۆژەی ئاوی قولە کە سەرچاوی سەرەکی ئاوی شاری ڕانیەیە کە ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە گرفتی زۆری بۆ دروست بووە کە ئەم پرۆژەیە لە سەدا هەفتای ئاوی خواردنەوەی تەواوی دانیشتوانی شاری ڕانیە دابین دەکات بەڵام تووشی چەند گرفتێک بۆ یاخود تووشی گرفتی گەورە بۆ بەهۆی وشکە ساڵی و پێویستی بە هاناوەچوون هەیە. هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا لە بارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردوین بابێکەوە بینەری بین. دیارە پرۆژی ئاوی قولە کە یەکەم سەرچاوی ئاوی خواردنەوەی شاری ڕانیەیە هەر وەکو سەرچاوەکانی دی دەبەری ڕاپەڕین یان سەرچاوەکانی ئاوی هەرێمی باشوور کوردستانی باشوور ئەم سەرچاوەش ئاوەکەی کەمی کردووە ئاستی دابەزیوە بەڵام وەکو سەرچاوەکی ئاوی خواردنەوە بۆ شاری ڕانیە نەبووتە کێشەیەکی گەورە لەبەر ئەوەی ئێمە سیستەمی دابەشتنی ئاومان زۆر بە جوانی بە ڕێکوپێکی و بە زانستیانە داناوە جاران پمپەکان بە ڕۆژ کاریان دەکرد ئێستا بە شەوانە 24 کاتژمێر پمپەکان ئیژەکەن نەمان هێشتووە هیچ بڕئاوێک لە هەناردەکردنی ئاو لە پرۆژەکە کەم بێتەوە و هاوشاریان نیگەران بن بەو شێوەی کەوا وەکو شوێنانی دی ئەمە ئەو بارودۆخە کە باسی دەکەین دیارە ئاو بۆتە کێشەیەکی نێودەوڵەتی جێگەی میدیای هەموو جیهان لە هەموو شوێنێک ئەم کێشەیە دروست بووە کێشەی بێ ئاوی و قەیرانی ئاو ئەو بە چاوی خۆتان میدیاکان دەبینن کەوا هەمووی ئێستا ئەمڕۆ باسی ئاو دەکەن کە ئاو چ کێشەیەکی نێودەوڵەتێت چ کێشەیەکی لەبەرەوەی کە پەیوەندی بە ژیانی مرۆڤەکانەوە هەیە ئەم سەرچاوی ئاوی کە لە ناو شاری ڕانێژدان چوار سەرچاومان هەیە هەر چواریان تەنها وش ئەوانی ترکە ئاویانتیان نەماوە بەس پرۆژەی ئاوی خولە ئەو سەرچاوە بەهێز و سازگارەی کە چەندەها ساڵە خزمەتی شاری ڕانی دەکا ئاوەکەی تا ئێستا ئاوێکی باشە ینی بەر ناڵین کەمی نەکردووە بەس ئاوەکەی ماوە و دەتوانین بۆ ئەم هاوینە ئاو بۆ هاوڵاتیان دابینکەین و داواکاریشم لە هاوڵاتیان بە هیوان نەبن تەنها ئەم سێ چوار ماگەی ماجی 7 و 8 و 9 دەیە ئیتر لە مانجی دەیە لە هاتنی وەرزی پاییز گۆڕانکاریەکان دروست دەبێت و تر پەنا بخوا ئاو باران دەبارێت و سەرچاوەکە پڕ دەبێتەوە لە ئاو دابەشردنی ئاوی ئێمە لەگەڵ بەڕێوەبراتی خۆمان بەشی چاکسازی و دابەشردنی ئاو لەگەڵ ئەم بەشەیە پرۆژەی ئاوی خولە پەیوەندیەکی تەنسیقێکمان هەیە پەیوەندیمان هەیە کە بتوانین ئاو دابشکەین بۆ ئەم وەرزی هاوینە بە شەو و ڕۆژ لە کۆی 14 پەم بەردەوام 7 پەم ئیژەکەن و ئێمە ڕۆژانە بە شەو و ڕۆژ 6 کاتژمێر ئاو هەناردە دەکەین لە ڕێگەی پەمپەکانەوە ئەم ئاوە لە کاتژمێرێکدا ئەم ئاوە لە کاتژمێرێکدا نزیکەی 2000 متر دووجا ئێمە ئاو بۆ هاوڵاتیان بۆ هاوشاریان دەنێرین لە یەک کاتژمێردا بەڵێ سەبارەت بە نۆژەنکردنەوە و دیزانکردنی پرۆژەی ئاوی خولە ئێمە لەو ساڵدا لەگەڵ بە هاوکاری زانکۆی ڕاپەڕین و بەشی ئەندازەیی توانیمانە زانیارێکی زۆر کۆکەینەوە و من وەکو خۆم وەکو هەم شارەزداش لە بواری ئاوژینگە زانیارێکی زۆرم داوەتە و باشم داوەتە زانکۆ و
فەرمانگەکەی خۆم لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی هایدرۆلۆجیەوە لە ڕووی دیکۆراتەوە لە ڕێی جوانکاریەوە لە ڕێی هوەریەوە لە داتای زانیاری لەسەر پەمپەکان لەسەر ئەو هێڵە گوازارانەوەی کە ئاو دەگوازنەوە بۆ ناو گەڕەکانی شار بتوانین لە دوا ڕۆژدا هەم نۆژەنی بکەینەوە لەسەر ئەو دیزایانی کە بۆی دەکرین ئێستا ئێمە لەو حاڵەتەیدان کە دیزایانێکی باش و تۆکمە و مۆدێرن و زانستیانە بۆ پرۆژەی ئاوی قولە بکەین ئێمە لە هەموو کات و ساتەکاندا بەرنامە هەبووە بەس منش یعنی ئەم حکومەت بەڕاستی دەبایە زیاتر و پێشتریش زیاتریش خەمی خواربا و شورخۆرتر باە بەڵام من بێهیوا نیم لە سەرچاوەکە چونکە من ئەو سەرچاوی ئاوی قولە کە خۆم زۆر جار تێبینیم کردەوە دراسی دەکەم ئاوێکی زۆر بەهێزی هەیە ئاوەکەی زۆر بەهێزە زۆر ئاوێکی باش و هیچ ئەوەم نییە کە بە تەواوەتی ئاوەکەی نەمێنێ و هەر لە کاتێشدا کە ئاوەکە نەما ئێمە بەرنادیارە بە حکومەت و دەسەڵات و فەرمانگەکەی خۆم بەڕێوەبراتەکەی خۆم بەرنامە و پیلانی خۆی هەیە بۆ ئەوەی کە ئاو بۆ ئەم شارە دابین کە چ لە ڕێگەی هەڵکردنی بیری قوڵەوە بێت چ لە ڕێگەی بەگەرخستنی پرۆژەی ئاوی دەربەن بێ چ لە ڕێگەی ئەوە بێ کە بتوانین مەسە ئێمە لە شوێنی ترەوە ئاو دابینکەین دەخۆچوو ئاو یەکجار ئەوە نییە کەەوە ئەمە بڵین ئاوی ژێرزەوی هەرماوە ئەمە کە ئاوی سەرزەوی ژنەما ڕێگەی دۆمان هەیە کە ئاوی ژێرزەوی و پەنای بۆ دەبین و هیچ گفتێک نابێت شاری ڕانیە ئێمە لە دوو ڕێگەوە ئاو هەنار دەکەین و دابین دەکەین بۆ هاوشاریان لە ڕێگەی سەرچاوی ئاوی قوڵەیە کە هەم پرۆژەشە و هەم سەرچاوەشە لە ڕێگەی دووەم نیشانەوە بیرەکانن بیرە ئیرتیوازەکانن کە نزیکەی هەفتا بیرمان هەیە لەو شارەدا ئاو دابین دەکەین بۆ هاوشاریان و ئەو کاتەش بڕۆ ناکەم ینی کە ینی یەکجار وا بێت کە خەڵک بێ ئاو بێ هەر ئەو سێ چوار مانگەیە و ماجی کە بگەینە وەرزی پاییز پەنا بەخوا و هیوادانی هیوامان هەیە کە ئاوەکە تر ئەمساڵ باران بارێت و سەرچاوەکان پڕ بنەوە لە ئاو ئامەژەم پێکرد کە ئاو سەرچاوی ئاوی قولە کەمی کردووە بەس ئەوە نییە کەەوە یەکجار بێ ئاو بین لەبەر ئەوەی یەکەمیان پرۆژەکە ئەو هێزەی تێدا ماوە دووەمیشیان ئێمە وەکو فەرمانگەکەی خۆم وەکو بەشی دابشکردن و لەگەڵ ئێمە بەرنامەیەکی باشی زانستیانەمان داناوە بۆ دابشتنی ئاو بۆ هاوڵاتیان هەرچەندە بڕی ئاوەکە بڕی کاتەکە کەم بۆتەوە لە دوو کاتژمێرەوە ڕۆژە ناڕۆژەیان لە کاتژمێر و نیوەکەوە بۆ تا کاتژمێرێک و چارەجێک بەڵام هاوڵاتیانیش دەبێت دەست بە ئاوە بگرن بەڕاستی ینی تۆ حاڵەتە هاتوتە پێشێ ناکرێت هەموو کاتێک هەر ژیان ئەوە نییە هەر لەسەر جادێ قیر بێت تر ئەستەنگەکان دێنە پێشت گۆڕانکاری ژیانای تر ئەمە سروشتی ژیان وایە ژیان گۆڕانکاری بەسەردادێ سروش گۆڕانکاری بەسەردادێت تۆ دەبێت مرۆڤ ئەوەی بتوانێت لە هەموو ئەو گۆڕانکار و قەیران و نەهامەتیانی ژیان خۆڕاگر بێ و بتوانێت زاڵ بێ و کۆنتترۆڵی بارودۆخی ژیانی خۆی بکات من دوو داواکاریم هەیە داواکاریەکم لە دەسەڵاتە زۆر بە خێرایی پرۆژەی ئاوی دەربەند ڕانیە بەگەڕ هات وە دواتر بتوانێت لە ئەو دیزانەی کە ئێمە ئێستا خەریکی بە هاوکاری زانکۆی ڕاپەڕین کاری نۆژەنکردنەوەی بۆ ئەنجامدات کاری ڕۆژنکردنەوە بەڕاستی ینی شەرمە ینی تا ئێستا پرۆژەیەکی ئاوی خولە بۆ شارێکی ڕاپەڕی وەکو شاری ڕانیە ئەم پرۆژەیە لەسەر شێوازێکی کلاسیک ئاو هەناردە بکرین بۆ هاوشاریان دووەمیان داواکارم لە هاوڵاتیان چی دی ئاو بە فیڕۆ نەدەن بارودۆخەکە وان نەکەنکەوە زیاتر ئەنی خەڵک ئازار بدەن و خەڵک مەشغوڵکەن بڵێن ئاو وایە و نەماوە وانە لەبەر ئەوەی تر حاڵەتە هاتوتە پێشێت تۆ دەبێت خۆڕاگریبی تێیدا و دەست بە ئاوگرتن لە هەموو کاتێک ینی لە ئاوی زۆریشدا و لە ئاوی کەمیشدا هاتوو دەبێت دەست بە ئاو بگری یعنی ئێمە ئەوە کێشەکە لەەوە دایری ڕۆشنبیری ئابووریمان نییە ڕۆشنبیری ئابووری زۆر گرنگە تۆ دەبێت ئاگات لەو ئاسایشی خۆراک بێ ئاسایشی خۆراکی نەتەوە زۆر گرنگانی چه هاوشاریە چه دەسەڵاتە بە تایبەتی هاوڵاتیان هاوشاریان یەکەم جار ئەوان بەرپرسن لە دەست پێوەگرتنی هەموو خۆراکێک ئاو خواردنەوە ئاسایشی خۆراک بپارێزین بۆی بتوانین بە هەمومان ئەو قەیرانێک کە هاتوتە پێشێ کە هەر ئێرەی نەگرتوەوە لەبەرەوەی مە کێشەیەکی نێودەوڵەتیە جیهانیە
ئاو کەم بۆتەوە سەرچاوەکانی ئاو کەم بۆتەوە لەنی ئەمە شتێکی دەستکرد نییە مرۆیی نییە دەبێت خۆمان زاڵ بین لەسەر بارودۆخەکە ودا بتوانین ئەو ساڵ تێپەڕێنین تا ئەو سێ چوار مانگە خی گەورە لە ڕێگەی هەورەکانەوە ئامان بۆ دەنێرێتەوە دۆخەکە ئاسایی دەبێت. وەستا ڕەجەبی ڕەواندز کە یەکێکە لەو کەسانی لە سەردەمی بێنشینەکانە تۆپی دروست کردو یاخود تۆپی لە تۆپخانەکاندا دروست کردووە لە سەردەمی بێنشینەکاندا. اینجا چەخماخسازێک ئێستا باسەوە دەکات کە دەڵێت من لە بنەماڵەی وەستا ڕەجەبی ڕەواندزم. بابەتێکمان ئامادەیە لەو بارەیە و بابێکەوە بینەری بین. وك من عوضالي أخاي وانتي بهاري من ناو برهان نصر الله محمد خلطي الشاري كويما دانشي الشاري كويا دمنا مالش كاسب الوردة بويما الشيء صلاتي دستو مسشي بابم كبابم 8 هبو نزيكي زياتر لسطو بس سطو سينزا صال جيا دعاء وفاتك دعاء وفات كرنكي امن دس بكار بما تا استا لصالي اشتاويك اشتاودو كبابم نيتواني ايش بكاتن من دستم بايش كرت لقري كرت بس بيش دانيش دم كرت بس وشي استانا لهشتاويك هتاكو استا ئەمە دەست بەکار بێمە ئەو پیشەکەمە ڕۆژانە پێش ئەو پیشەشمان پیشەی چەکچاکردنەوەمان هەموو چەک و ئەس لە حشتیۆمان چادەکردەوە ئێستاش چەکچاکردنەوە شتیوە لە دوای سیویەکی ئاپ وازم لە چەکچاکردنەوەی دینە لەبەر ئەوەی کە تووشی گرتن شتیوا بووم لە بیدایەتەوە ئێمە شوورەتی ئیشی بابوومان چەخماقسازین چەخماقسازێش بە ژیانی خۆیدا یعنی چەکچاکەرەوە کاتی خۆی پێش 1940 بابم لە ڕەواندز بووینە ئەوان لەگە بنەماڵێکی بووینە کە بەس چەک کوشتیان چاکردیتەوە وەستا ڕەجەب بووان کە دەکاتە پلکزای باپیرم وەستا ڕەجەب دەکات پلکزای باپیرمە لە ڕەواندزێ بووینە ئەو تۆپەی کە لە ڕەواندزێش دروستکرایە هەر وەستا ڕەجەب بووان دروستیان کردێت کە پلکزای باپیر من لەژێ دەسەڵاتیوان دروست بووە و هەتا ئێستاش کە ناوی هەیە ئێمە شۆرەتمان چەخماقسازین بەشێکمان ئێستا زۆربیان کە دەکاتە بیکەینە 4 بەش 3 بەش و نیوی زیاتر لە ئێرانیە لە مهاباتێنە لە مهابات پێی دەرن تافەی تۆکمەچیان بابم مامم باپیری بابم لەگەروانیشیان کردە پێکەوە بووینە هەمویان خزمکەس قەوم قیلەی یەکتر بووینە یعنی پلکزا و خارۆزا و ئامۆزا و پورزا ئەوە پێش 1940 دوایوی کە لە 1940 لە شەر عوسمانی ئەوانە کە ئەوان دەربەدەر بووینە هەڵاتوە چووینە ئێرانێ لە ئێرانی بەشێکیان 3 بەشی ماوەتەوە 3 بەشیان زیاتر ماوەتەوە ئێستا لەوێن تافێکە پێ دەڵێن تافەی تۆکمەچیان لە مهاباتن لە مهاباتێ لە بۆکانە لە ڕەزای لە ساقەز لە بۆکان لە تاران هەمووی لێتی لە خزم کەسوکارەکانمان ئەوەی کە دەمینێتەوە مام و بابم مام و بام دێنەوە لە باتی بستنە ڕەواندزە دێنە کوێ دادەنیشن کە لە کوێ دادەنیشن تا ئێستا لە قەیسەری کۆن بوو ئیشیان کردیە فترەیەکی لە قەیسەری کۆن ئیشیان کردی هەتاکو 900 هەتاکو نزیکەی 35 ساری 35 لەوێ ئیشیان کردیە لە ساری 35ەوە یەکەم دوکانی کە دانرا ئێرە دروستکرا ئەو دوکانێک کە ئێستا ئەمن تێدایمە ئەوە لە ساری 35ەوە بابم ئەو دوکانە ئیویە هەتا ئێستا 100 ساڵ زیاتر
ئەو هەر لە بابیەوە من دەزانم ئەوە پیشیانە ئەوە لە بابی و لەیان مایتەوە بابی ئەوەی بیداتی فەنگ و شوای تا دەکردەوە تەخماقساز بوو ئینجا ملیلەوەی ناکەیشیەوەی نەما ئینجا ملیلەوەی نا تەخماقساز وەچوی لە هەموو کوردستاندا نەبوو ئەو خۆشناوەتی هەمووی خۆی فەنجی تێتیر و تاپڕ ئەوە هەبووە ئینگلێزی و شووا هەبووە هەمووی داهاتەکەنەوەی لەیان تا دەکردەوە تەخماقساز بوو ئەو کابرایە ئیشی چەکی کردیە وەستای کۆی بەناوبانگ و لە هەموو شەکی لە ئاسینگری لە تەخماقساسی لە هەموو شەکی بەلعەتی و من هەتا ئێستا هیچم نەگۆڕی هەرە لەو ئیشەی زیاتری چیدی ناکەم با ئیشی ئەوەیە دەتوانم بچمە ماڵان تانچی ئاوێت چا دەکەمەوە دەتوانم تەباقی غاز چاکەم ئەوەی کە دۆست و برادر و ئەحبابی خۆمان بێهای بچین یارمەتی بدەین ئەوە دەتوانین زۆر ئەتیادیە لە هەمان کاتیشدا هەر شاگردەکمان نەبووە بابم پێنج شاگردی هەبوو بە ڕەحمەت بی دویان ماوە لە ژیاندا دوو دانیان ماوە یەک لەوانە کا خالید مایە ڕوود یادی بەخێربی سندوقی ئەدەواتی بابمە بابمە زیاتر لە نزیکەی 65 ساڵ زیاترە لە لای مایتەوە هەلەکم بابم بوو بەس ئەوە دوایوی لە بۆ من بەزیێشتە ئەوە هەموو ئەدەواتەکانی چاکردنەوەی چەک ئەوە چەکە هەمووی ئەدەواتەکانی ئەوە هەموو ئەشیایەکانی چەک چاکردنەوەیە ئەوەی بڕنەویە ئەو ئەشیای وردەوارانەی ئێستا ئەوەندەی مایتەوە کە زیکرایات هەرم گرتی ئەو ئەشیانەی زۆربەیانم هەرگتێ گەورەنەوە لەسەرێ دامناوە بەس ئەو ئەشیانە زۆربەیان ئیچەکی بابمە زیاتر 6 ساڵ دەبی بە تەمەنی من لە پێش منەوە هەی بوو بەس کە ئەمن لەسەر هاتمە دوکانی هەرمێ بوو لەکە خۆی داینایە هەتا ئێستاش ئەوانە ئەوە یەکەمین زیکرایاتێکی کە لەکرد من مایتەوە زیکرایاتێکی دیش پیشان دەدەم لە ئەو دوکانی دانا لە 35ەوە ئەوە پڕی ئەشیای وردەوارەیە هەمووی ئیویە ئەوە دەبی زیکرایاتە بمینێتن بەرێم ئەوە نەک بە هەموو سەروەت و سامانی دنیای نادەم بە هەموو سەروەت و سامانی دنیای نادەم چکەوە لە خوێن و گۆشت تێکەڵاوە لەگەڵ ئەوەیە ئەو دووشتانەش هەیە ئەوانە ئەشیاویە ئەوە سەماوەریان پێ ڕاست دەکردەوە سەماوەریان پێ دروست دەکردی کائی نەوتی سەماوەری دار بۆ ڕێ سۆڵبەی ئەوانەش ڕاستکردنەوەشتی وایە هەموو دەستگایە لە ئەوە ئیوێ مایتەوە لەکردم ئەوانەش ماڵ گرتووە نامێ ونیکەم ئەوانم هەیە زۆر سیدیشم هەیە بەس لە بەردەستم دانی ئێستا لە سەرەوەیە ئەوە ڕۆژی شتر ئەوانەیە ئەوەش مشارە ئەوە مریم مەقاشە ئەوە کاتی خۆی لە باتی پرێمێزمان هەبی کوورەمان هەبوو ئەلێرە دەمان دەفی کوورەی دەفین ڕۆحی منن سەر سەر چاوم گەورەی منن عەزیزی من کوورەمان دەدەفی کوورەکە ئەلێرە بوو ئاگردانەکە ئەلێرەش بە مەشقەی پێوە بوو کوورەکەمان دەدەفی جا ئەوە پشکۆ بوو ئەو پشکۆیانەمان شتەکانی بەوەی پێدەی ناو دەبرد ئەوەشی مایە ئەوەی مایە ئەوە پرگالی قەدیمیەتی کە ئیکاتی خۆی بۆ ڕێم و ڕشتی پێدەکرد و شتی پێ دروست دەکرد ئەوانە هەمووی مایە وردەوارەی زۆر هەیە بەس ئەوانەی کە لەبەر ئەو گیرە ئەوە تەمەنێکی هەیە ئەوە گیرەیە بۆ شتگرتنێ شتی وردەوارەی پێدەگری دەبەستی ئیشی پێ دەکەی ئەوانە هەموو ئیتەر ئیبابمە ئەوە لوو لە بڕنەوە ئەوە زکرایاتەکە لە زکرایەتەکانی بابمە هەرم گرتیتەوە ئەوە لوو لە بڕنەوە ئەوە لوو لەی جامبێزاریە ئەوەش جامبێزارە ئەوە بۆ تفەنگە بوو هەمووی تفەنجێنەوە ئەوە شار عینە شت بڕنەوی پەڕەشوتە
ئەوە لولەی تووتوی پێ دەرێن تووتوی گچکە ئەوە بە قەنزمەی بڕنەوێ ئەوە درێلە بود کە تەختەمان پێ ئەوە دەکرد قۆنداقەکانمان پێ دروست دەکرد درێلەکەیتی ئەوە بەرێ بەدەست ئەوە شەری تووتویە ئەوە جیرەی بابمە لە ساری 35 لێرەی دانایە ئەو جیرە مایە هەتا ئێستا ئەوە دەبی هەر بمینێ ئەوچکە زیکرایەتەکە لە زیکرایەتەکانی بابمە دەبێ ئەوم هەر بمینێتن چکە لەگە خۆم چکەوە ژیرەی قەدیمی ئەڵمانیە هەتا ئێستاش مایتم مامۆستا باکووری یادی بەخێر بێستامە لە هەولێرەیە قەوانە چێ بۆ قەوانی گرامی قەدیمی زەبامەوەی شانەشی دەکرد قەوانی گرانی هەبوو چەندی دەیکرد پێی چانەدان چانە ڕوو ڕۆژی هینایەکم بام گوتی مامە گوتی بابە گوتی ئەوەم لۆ چاکە پێی کوڕم ئەمنەوە ئیشی منە گوتی بەو خوای هینایەکەم فڕێ دەم دەبی لۆم چاکەی کاتێکی لۆی چاکرد و وەچ خۆی لە لێکردو بیلادی دایاوەدەستی ئادی گوتی مادەم کە لۆ چاکردم هەندێک شم دەرزی دێ مەحتەلم بەڵام بام هەیبوو گوتی باکووری چت دێ بکەم دەها ئەوەندە دەرزیشم هەیە بە قەدەرایی سەدانەیەکی بگوتی ئەوە دەرزیەکانی بكيف واشير بشع ذكر أخاي بخم فروشي تكوب يمكلا شراب منوشي بە یارمەتی ئاوکارانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ و لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان بە بەرنامەیەکی تایبەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە هەتا سبەینێ کاتێکی خۆش خواتان لەگەڵ.